حکومت نییە بڵین هەر حکومت دەبێت ئەو ژینگەی ئەوا لێ بکە ئەوەی ئەوا لێ بکە بەڵام ئەمە دەبێت ژینگەی خۆمان بۆ خۆمان ڕەچاوی خۆمان بکەین و ژینگەی خۆمان بپارێزین و کە دەچینە گەشت و سەیرانەکان مەفروزە ئەو پاشماوەی کە بەجێ دەمینێت مەفروش نییە مەسەرەن ئەمە بیدەینە دەستی بڵین ئەو پاکەرەوانەی شاری کە ئیشی پاکەرەوە دەکەن مەفروزە بۆ خۆمان هەڵی دێنە ناو زەرفی خۆمان و زۆر بە جوان و زۆر بە پاک و خاوێنیش هەڵی دێنە ناو سندوقی خۆمان بۆەوەی دوایە لە جێی شوێنی زەروری خۆمان داینین. ژینگە یەکێکە لە هۆکارە هەر سەرەکیەکانی پێشکەوتنی هەر وڵاتێکەکە ژینگەیەکی پاکت نەبێتەوەتە ئەم هاوڵاتیانەت ئەم خەڵکیشە تەندروست باش نابن بۆ پاراستنی خۆمان بۆ پاراستنی ژینگەی کوردستان پێویستە هەمومان لە ئاست ئەم بابەتە گرنگە بەرپرسیاربین لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە ئەگەر بتوان لە ماڵەکانی خۆمانەوە لە باخچەی ماڵی خۆمانەوە بتوانین دارێک بچێنین بۆ ئەوەی سەوزایی لە کوردستان زیاد بکەین بۆ ئەوەی هەوایەکی پاکشتر هەڵبمێژین پێویستە لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین اینجا لە داواییەکان و لە شوێنانێک کە داوامی دەکەن یا خودکاری فەرمیمان تێدا هەیە. پاراستنی ژینگە ئەرکی هەموو لایەکە ئەرکی هەر تاکێکی هەر کۆمەڵگایەکە بەتایبەتەن کۆمەڵگای خۆمان و دەبینین ژینگە پاراستن ئەهمیەتی کمی هەیە ینی واتە ژینگە ناپارێزرێتن لە وڵاتی ئێمە بۆ نمونە دەبینین مەسەلەن لەو فترێکە ئاهەنگی دەرچوونی کۆلێژەکان دەبینین پاش ئەوەی کە ئاهەنگەکە تەواو دەبێت کۆلێژەکان ئەبن بە زبەڵخانە.